لە یاریەکانی گەڕی سێمی قۆناغی دووەمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەمدا یانەی برایەتی میوانداری یانەی پێشمەرگەی هەولێری کرد. ئەمڕۆ هەینی لە شاری هەولێر بە فیکەی نامبژیوان نەوزاد ساڵح یاری برایەتی و هەولێر دەستی پێکرد کە هەردوویانە بە ئامانجی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە دەجەنگان. بەڵام یانەی میوان هەرزوو لە خولێکی پێنج یاریەکە لە هەڵەیەکی هێڵی بەرگری برایەتی ناوبژیوان لێدانێکی زای بۆ میریان کەریم هەژمار کرد و شوان مامۆ توانی بە سەرکەوتوانە جێبەجێ بکات و یانەکەی پێش بخات. لە دوای ئەم گۆڵە یانەی برایەتی بە پاڵپشتی یاریگا و هەندەرانی هێرشەکانی بۆ سەر گۆڵی یانەی پێشمەرگەی هەولێر دەست پێکرد، بەڵام بێ ئەنجام بوو. لە بەرامبەریشدا پێشمەرگەیەکان سەر ڕای بەرگریکردنیان بە هێرشی پێچەوانەی خێرا یاریان دەکرد. جارێکی تر میران کەریم هەڵەکانی هێڵی بەرگری قۆستەوە و پاسێکی جوانیدا فەرهەنگ وریا و ئەمیش توانی گۆڵی دووەم بۆ یانەکەی تۆمار بکات و ئەم گێمە بەم ئەنجامە بە کۆتا هات. لە گێمی دووەم یانەی برایەتی بە هێرش بردن دەست پێکرد و فشارێکی زۆری خستووە سەر یانەی میوان. لە بەرامبەریشدا هێڵی بەرگری یانەی پێشمەرگەی هەولێر و کاوە حەسۆی گۆڵپارێز ڕێگر بوون لە بەردەم هێرشەکانی برایەتی. یانەی پێشمەرگەی هەولێریش هێرشی پێچاوانی وەکو چەکی ئەم گێمە بەکاردەهێنا تا لە خولێکی 73دا جارێکی تر فەرهەنگ وریا توانی گۆڵی دووەمی خۆی و سێم یانەکەی و دڵنیایی تۆمار بکات. دوای ئەم گۆڵەش یانەی برایەتی بێ هیوای پێوە دیار بوو پێشمەرگەی هەولێریش بەرگریەکی پتەویان دەکرد تا ناوبژیوان فیکەی کۆتایی لێدا و یانەی پێشمەرگەی هەولێر بە بەدەستهێنانی سێ گۆڵ و سێ خاڵ یاریگای جێهێشت. ئەرزیە مەلعب باش نییە، ئێمە ئوسلوبی مە ستایلی مە زیاتر لەسەر عەردا، بۆیش هەلە یەک دوو ڕۆژەش بیرمان لە شێوازشکە کردەوە. ئەوەی زیاتر گرنگ بوو ئێمە لەسەر عمقی دیفاعی برایەتی ناتەنزیمی فەریقی دیفاعی برایەتیشمان کرد و توانیمان حدەش زۆریش لەو هەدەفەی کە مەبەستمان بوو دوو گۆڵ لێ تۆمار بکەمە تایبەتی شۆتی یەکەم. لە شۆتی دووەمیش حتمما نەمانویست مجازفە بکەین چونکە بەحکمی سنوور تەسەکبوونەوەی تعویزکردن زەحمەتە، بۆیش نەمانویست مجازفە بکەین. بەس ئەوەی زۆر گرنگ بوو ئێمە لە دەسپلینی دیفاعی لە تەنزیمی دیفاعی زۆر باش بوون، حتا حدەکی زۆر یعنی ئەگە تەماشای بکەی برایەتی خوتوڕێکی وای لەسەر گۆڵی من تۆمار نەکرد. پیرۆزبای نادی پێشمەرگەش دەکەم، بەڕاستی ئێمە شایستەی دۆڕاندن بووین چکە بەڕاستی ئەوان فرسەتیان هەڵقۆستەوە و کە توانیان سێ خاڵەکە بەدەست بێن و سێ گۆلیش و ئێمە ئێستا لە منافەسەش دوورکەوتینەوە. بەڕاستی ئێمە لافتەی داهاتوو لەگەڵ دۆک نەماتوانی بیبینەوەیش کێشەی دارایمان هەبوو تا ڕادێ کێشەکەمان چارەسەر بوو، بەڵام لەو ئافتەیە زۆر بە باشی خۆم ئامادە کرد بۆ ئەو یاریکە یاری برایەتیە. یاریزانەکان بە گروتینەوە هاتە ناو یاریگا کە بتوانن تۆڵی ئەم سێ خاڵە بکەینە، بۆیە باشترین ئاستمان پێشێش کرد، دەستخۆشی لە یاریزانان دەکەم. لە یاریەکانی گەڕی سێمی خولی نایابی کوردستان و لە کۆمەڵەی دووەم یانەی برایەتی میوانداری یانەی پێشمەرگەی هەولێری کرد. لەم یاریەدا برایەتی نەتوانی سوود لە یاریگا و هاندەرانی وەرگێت و سێ خاڵی گرنگی لەدەستدا بە پێچەوانەشەوە یانەی پێشمەرگەی هەولێر توانی سەرکەوتن بەدەست بێنێت و پێشەنگی کۆمەڵەی دووەم بگرێت. ئاری برادۆستی کەناڵی ڕێگا هەولێر.